دووەم ئەو کەسەی خەمخۆری ماڵ و منداڵیەتی. بەڕێزان ماڵ و منداڵ خێزان و منداڵ هەر ئەوەی ناوێت بژێوی ژیانی بۆ داوین کەی پارەی بۆ بەجێ بێڵی ئیتر چاویان بە تۆ نەکەوێتەوە. نا ئەگەر کارێکی یەکجار زەرورن نەبێ بژێوی ژیانەکە دوانە بێ کە ناچاربی بەجێیان بێڵی منداڵەکانت هاوسەری ژیانت بە ئەندازەی پێبژێوی ژیان و پارە و پوڵ پێویستیان بە هەست و سۆزی تۆ هەیە و تۆش ئەو هەست و سۆزە لە ناختا پەنگ دەخواتەوە کە چیتەوە مناڵەکانت لە باوەش دەگری خێزانت قسەی خۆشت لەگەڵا دەکا و قسەی خۆشی بەرەو ڕوو دەکەی و بە یەکەوە زەردەخەنە دەکەن ئیتر لەو شوێنەدا کە ماڵەکەی خۆتە دڵ و دەروونی ئیسراحەت دەکا. سێەم بۆ کەسێک کە دەروون دروست بێ نیشانەی کەسێک کە دەرونی تەواوە لەگەڵ نیشانەی کەسێک کە دەرونی ناتەندروستە و تووشی نەخۆشی دەرونی بووە و پێویستە سەردانی پزیشکی دەرونی و دەروون ناسبکە بەڕێزان یەکشتە ئەویش ئەوەیە ئایا لە ماڵەکەی خۆتان مرتاحی هەر پیا و ژنێک هەر کوڕ و کچێک لە ناو چوارچێوەی ماڵەکەی خۆیاندا هەستت بە ئارامی و حەوانەوە کرد ئەوە تۆ کەسێکی تەندروستی. ئەگەر لە ماڵەوە ڕۆیشتێ دەرەوە و لە شوێنانی غەیری ماڵی خۆتە هەستت بە ئارامی دەکرد دڵنیا بە تۆ تەندروست نی. جا تەندروستی دیان هەر خۆی تەواو نییە یان کەسێک لە ماڵەوە ئازارت دەدا و دەرونی تۆی شێواندووە. ئایا هاوسەرە بۆ هاوسەرەکەی یان دایک و باوکە منداڵەکەیان ناچار کردووە یان منداڵێکی ناڕەحەت و زەحمەتن و ژیانی باوکو دایکەکەیان زەحمەت کردو ئەوەندەی بڕۆنە دەرەوە تۆزی ئیسراحەت بن. ئەگە ماڵێک ڕێک و پێک بێ نیشانەی مرۆڤی تەندروست ئەوەیە بەس لە ناو ماڵەکەی خۆتە هەست بە ئاسوودەی دەروون و ئیسراحەت دەکەی. بەڵام وتمان ماڵ تکایە جوان گوێ لە وشە کوردی ڕەسەنەکان بگرن ئەزیزانی خۆم. وتمان ماڵ ناڵم خانوو چونکە خانوو بریتیە لە هەندێک بلۆک و شیش و چیمەنتۆ و گەچ کراوە و پەنجەرە و دەرگای پێوە و حەوشەیەکی هەیە و هەندێک دەرەخت و گوڵی تێدایە ئەمە خانووە. بەڵام ماڵ ئەو شوێنەیە کەوا حەسانەوەی تێدایە. بۆیە کورداواری زۆر جوانیان وتووە ئەڵێ ماڵی فڵان کەس لەکوێیە ئەلێ لە کەستان بیستۆ بڵێ خانووی فڵان کەس لەکوێیە نا ئەگەوتت خانووەکەی لەکوێیە عنی ماڵی تێدانی ئەڵەن خانووەکەی هێشتا کەیلێکە هێشتا تەواو نەبوویان خانوو لەکوێ دروست دەکەی. بەس ئێمە دەڵێن کوردەواری ئەم وشانە تکایە فێری منداڵەکانتان کرد ئەڵێ ماڵی فڵان کەس یعنی ها جیاوازی هەیە لە نێوان ماڵ و خانوودا. هەموو ماڵێک خانووە بەڵام شەر نییە هەموو خانوویەک و هەموو کۆشکێک بەڕێزان ماڵ بە شوێنی حەسانەوە بێ. ماڵ ئەو شوێنەیە کە ژن و مێرد و منداڵ ژن و مێرد و منداڵەکان تا مەزرۆم بۆی بگەڕێنەوە نەک لێڕا بکەن. یعنی ئەو شوێنەیە کە ژنەکە چوە دەرەوە پیاوەکە چوە دەرەوە مناڵەکان چوونە دەرەوە بە هەر کاروبارێک بێ تا مەزرۆن بگەنەوە ماڵەکەی خۆیان. بەڵام ئەگە وای لێ هات حەزیان دەکرد لەو ماڵە دوورکەونەوە و نەچنەوە بۆ ماڵەوە ئەوە بەس خانووە. جا حەزەکە خانوویەکی سێقاتە ڤێلایەکە باخێکی گەورەیە چی ناودەنەی ئەوە بەس خانووە ئەوە ماڵ نییە چونکە ئەندامانی دانیشتووی ئەو ماڵە بە ژن و مێرد و منداڵەوە تا مەزرۆ نین بۆی بگەڕێنەوە.